خۆشەویستانم مسلمانە بەڕێزەکان، جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. داواکەم لە خوای پەروەردگار ئەم جێژنە بکاتە مای خێر و بەرەکەت. خوای پەروەردگار لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێت و حەجی حاجیانمانشی قبول کرد بێت و بە سەڵامەتی بگەنە ناو کەس و کار و منداڵیانەوە. خۆشەویستانم، ئەمڕۆ جەژنی قوربانە. ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە لای خوای پەروەردگار کە ئەعظەم ئەیامی الدنیا، کە ئەمڕۆ دەیەمین ڕۆژی مانگی حاجیانە کە کۆتایی دێ بەم دە ڕۆژە. ئەمڕۆ زۆرێک لە حاجیان ئەعمالی حەج جێبەجێ دەکەن لەمڕۆ. لە دوای نوێژی بەیانی لە موزدەلیفە دەکەونە ڕێ بەرەو مینا بۆ ئەوەی شەیطان ڕەجمکەن لەوێ، لە پاشاندا قوربانیەکەیان و دەبحەکەیان و هەدیەکەیان جێبەجێ دەکەن، لە پاشاندا سەریان ئەتاشن تەحەللولەکەن، ئەوجا تەوافی ئیفاضا جێبەجێ دەکەن و زۆرێک لە کردەوەکان و ئەعمالی حەج ئەمڕۆ جێبەجێ دەکرێت. ئەمڕۆ مسلمانان عیبادەتێکی گەورە و مەزن بۆ خوای پەروەردگار جێبەجێ دەکەن کە ئەوش قوربانیکردنە. بەڵام بەداخەوە زۆر بەمان لە قوربانی ئەوە تێگەیشتوین کەوا گۆشتێکە و پێشکەشی دەکەین بۆ کەسوکار و خزمانی خۆمان یان بۆ فەقیر و هەژاران، بەڵام بەبێ ئەوەی تێبگەین لە معنای قوربانی چییە لە ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵام پێشەوە بچینە سەر بابەتەکە، دەمەوێت بە کورتی قسە و بەسەرهاتی ئەسڵی چیرۆکەکە باسکەم کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیبراهیم عەلەیهی السەڵاتو وەسەلام لەگەڵ ئیسماعیلی کوڕی. خوای پەروەردگارە فەرمێ وەبەشەرناه بغولام حەلیم. ئێمە لە تەمەنی 100 ساڵی ئیبراهیم عەلەیهی السەڵاتو وەسەلام تەمەنی گەیشتە ناو 100 ساڵ. ئەوجا خوای پەروەردگار کوڕێکی پێدا کە ئەوش ئیسماعیلە، منداڵێکی حەلیم لەسەرخۆ عاقڵ تێگەیشتوو. خوای پەروەردگار لە تەمەنی 100 ساڵی پێشکەشی کرد بە ئیبراهیم عەلەیهی السەڵاتو وەسەلام. فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. كاتێک ئەم منداڵە پەروەردە بوو، گەورە بوو، لەگەڵ باوکیا پای گرد و دێت و دەڕوا کە لەو تەمەنە منداڵ زۆر خۆشەویستە لای باوکی. لە خەونیا بینی کە خەونی پێغەمبەران وەحیە، کە خەونێک ببینن دەبێت جێبەجێ بکرێ بە فەرمانی خوای پەروەردگار. فەرمووی ئەی ڕۆڵەکەم، ئەی جگەرگۆشەکەم، ئینی ئەڕا فی المەنامی ئەنی ئەذبەحوک. من لە خەونمدا بینیم دەبێت تۆ سەر بڕم، دەبێت واقعەن دەبێت تەنفیزی بکەم. بەڵام ئیسماعیل عەلەیهی السەڵاتو وەسەلام منداڵێکی حەلیمە و سابرە، هەڵەشە نییە، بەبێ تەڕەدوت، بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە، بەبێ ئەوەی بڵێ باوە چۆن من سەرە بڕیت. قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. فەرمووی ئەی باوکە، مادام فەرمانی خوای پەروەردگارە جێبەجێ بکە، ستجدني إن شاء الله من الصابرين. ومنش ئەبینی إن شاء الله لەو کەسانی کەوا سەبر دەگرم بەبێ ئەوەی عەزێتی تۆش بدەم. بەڵام کۆمەڵێ وەسیەتم هەیە، جۆم لێ ڕابگرە ئەی بابە بۆ ئەوەی تەطبیقی بکەی. فەرمووی کاتێک من سەرە بڕی مێلە دەم چاو و ڕوخساری من ببینی، من بکە سەر دەم بۆ ئەوەی سۆزی باوکایەتی، سۆزی منداڵ و باوکایەتی نەجوڵێت دەشلکەیت، فەرمانی خوای گەورە جێبەجێ نەکەیت. کاتێک من سەرە بڕی پرشە خوێن نەدا لە کراسەکەت کە گەڕایتەوە بۆ ماڵ دایکم ئەو پرشە خوێنانە ببینێ بە کراسەکەت و ئەو عەزێت بخوا. کاتێک دەچیتەوە منت سەر بڕی با ئەوانەی کە هاوتەمەنی منن لە تەمەنی مندان هاوڕێکانم لە ماڵەوە سەردانی ماڵ نەکەن، دایکم عەزێت نەخوا. و کاتێک
هاوڕێکانی منیشە بینی لەناو کۆڵان لەناو بازار ڕویان وەرجێڕە و سێریان مەکە بۆی عەزێر نەخۆی. فلما أسلم وتله للجبين کاتێک هەردووشان تەسلیمی فەرمانی خوای پەروەردگار بوون بۆ ئەوەی فەرمانی خوای گەورە جێبەجێ بکەن. وأسلم وتله للجبين لەوەدا بوو کەوا سەری بڕێت خوای پەروەردگار لەو ئیمتیحانە لەو تاقیکردنەوە ئیبراهیمی ڕزگار کرد. فرموي خوي تعالى فلما أسلم وتله للجبين أي يا إبراهيم وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا. أي إبراهيم عليه الصلاة والسلام راوس لجي خود دشلك وشقوك فردا أن صدقت الرؤيا أو خويك وابينيت أمرو هات جيب جيكرا تواو أي إبراهيم عليه الصلاة والسلام لو تاقي كرنا ولو امتحان رزقار دبو أن صدقت الرؤيا إن هذا لهو البلاء المبين. خوای پەروەردگارە فەرمێ بەڕاستی ئەمە بەڵایەکە ئەمە تاقیکردنەوەیەکی زۆر عەظیم و مەزنە. بەڵێ موسڵمانان وەڵڵاهی تاقیکردنەوەیەکی گەورەیە. ببینن خوای پەروەردگار چۆن لەسەر ئومەتانی موسڵمانان چۆن ئەم قەزەیەی تەخفیف کرد. ئەگەر ڕەحمەتی خوای گەورە نەبوایە بۆ ئەوی تێبگەین لە قوربانی وخفف الله عنكم يريد الله أن يخفف عنكم وخلق الإنسان ضعيفا. خواهي قورك هار آساني بو مان كرد أقر وانبواي أبواي همو مالك همو صالح من دالشي بكر دايا بقرباني بلام خواهي پروردگار لجيقاي بشرية إنسان حيوانشي دانا برانشي دانا بزنشي دانا ومانقايشي دانا بو أوي بكين بقرباني. دەبێ دەرس و عیبرەت لەمە وەرگرین براکانم. مەفهومی قوربانی ئەوەیەکەوە ئینسان خۆی منداڵی خێزانی کەسوکاری بەختکە بیکاتە قوربانی لە پێناو خوای پەروەردگار و لە پێناو خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام. ببینن عەلەیهی السەڵات وەسەلام ئیبراهیم و ئیسماعیل هەردووکیان چۆن تەسلیمی فەرمانی خوای گەورە بوون، چۆن ویستی مناڵەکەی بەختکە بیکا بە قوربانی بەس بۆ ئەوەی خوای پەروەردگار لە خۆی ڕازی بکات. کەواتە من و تۆ ئەی موسڵمان چیمان کردووە بۆ ئیسلام و چیمان جێبەجێ کردووە؟ ئایا ئێمە ماڵەکەمان منداڵەکانمان خێزانمان کەسوکارمان لە خزمەتی دینەکەمانە؟ هەموو کەسێک کولی کەسێک لە ئێمە پێویستەکە ئەو پرسیارە لە خۆی بکات. بۆیە کەواتە خوای پەروەردگار بۆمانی تەخفیف کرد لە بەرامبەر ئەوەدا قوربانی بۆمان داناوە. دەی ئەوەی کەوا خوای پەروەردگار پێتی داوە لە ماڵی دنیا بیکە بە قوربانی ڕەزیلی مەکە. سوپاسی خوای گەورە بکە کە ئەمڕۆ مناڵەکە سەر نابڕیت، بەڵام لە بەرامبەر ئەوەیە خوای تەعالا فەرمێ وەفەدەیناه بذبح عظیم. خوای پەروەردگار بەرانێکی لە بەهەشدا گرت لە بەرامبەر ئەوەی کەوا ئیتر ئیسماعیل سەر نەبڕێت. لە دوای ئەوە هیچ کەسێک فەرمانی پێ نەکراکەوە مناڵەکەی سەر ببڕێت. ئینا کەذالیکە نەجزی المحسنین. کەواتە هەر کەسێک محسن بوو چاکەکار بوو بەو شێوەیە خوای پەروەردگار پاداشتی دەداتەوە. ببینن دوا بە دوای ئەوە خوای تەعالا فەرمێ ئیسحاقمان پێی بەخشی. ئیسحاقمان کرد بە پێغەمبەر سەڵات و سەلامی خوا لە هەموو پێغەمبەران بێ. لە دوای ئیسحاق یعقوبی پێبەخشی، ئەوش پێغەمبەر بوو. لە دوای یعقوب یوسف پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. هەموو ئەمانە لە نەسلی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام. کەواتە هەر کەسێ محسن بێ، هەر کەسێ چاکەکار بێت، هەر کەسێ قوربانی بکات، ماڵەکەی بکا بە قوربانی لە پێناو خوای پەروەردگار، ئیلا خوای پەروەردگار چاکەی لەگەڵاکە و پاداشتی خێری دەداتەوە. کەواتە براکانم دەبێت تێبگەین لە مەفهومی قوربانی ئەمە قوربانیە. دەبێ پێش ئەوەی حەیوانەکەمان سەر بڕین هاو ئارەزوەکانمان سەر بڕین لە پێناو خوای پەروەردگار. ئەوەی کەوا مەعسیەت و تاوانە دەستی لێ بەردەین، دەستی لێ شرکەین، ئەوەشی چاکەکاری و ئیحسانە دەستی پێوە بگرین و تەطبیقی کەین بۆ ئەوەی لەو ناز و نیعمەتەی کە خوای پەروەردگار کە پێمانی بەخشیە کە ماڵی دنیایە، هەمومان مۆبایلەکەی گیرفانمان بایسێ 4 وەرەقە و 5 وەرەقەیە. یعنی چی؟ بۆ خۆت پاساو دێنیتەوە عوزر دێنیتەوە وەڵایە من ناتوانم قوربانی بکەم.
بۆ ناتوانی بیکەی. لە سەلەفی ساڵح هەبووە دەیفەرموو ئیمکانم نییە قوربانی بکەم، پارەشی نەبووە، فەقیر بووە، ئەچوو قەرزیە کرد. ئەیانوت بۆ بە قەرز قوربانیەکەی؟ ئەی فەرموو چونکە خوای پەروەردگار فەرموویەتی لەکم فیها خەیر، قوربانی خێری تێدایە، قەت لە قوربانی شەڕی تێدا نییە. وا نەزانن کە قەرزتان کرد ناتوانن بیدەنەوە، مادەم خێری تێدایە ئیلا خوای پەروەردگار بۆتان ئاسان ئەکات. خەڵکانێک شەیە پرسیارەکات ئێمە ڕیشم تاشیە، دەستکاری مووی ژیانم کردووە، نینۆکم کردووە، ئێستا من ناتوانم قوربانی بکەم. وانییە براکانم، ئەوە سونەتە. جمهوری زانایان بە مەکروهی دانن، کەواتاگە کەسێک دەستکاری نینۆشی کردبێت، دەستکاری مووی ژیانشی کردبێت، ئەتوانێت قوربانیەکەی ئێستا نیەتی بۆ بێنێت، هەتاکو چوارەم ڕۆژی جەژن ئەتوانی بیکەی براکانم. ئەم ڕۆژانی کەوا لە دوای جەژنی قوربان دێ ئەیام ئەکل وشرب وذكر لله سبحانه وتعالى، كاتي قرباني دكين لبينا وخواي تعالى فصل لربك وانحر أو نحر أو ذبح أو قربانيا أو نعمتي خواي پروردگارا دبي بكاري بينين بو أوي چاك كاري أيام أكل وشرب بخوين لحلال اشتباك كاني خواي پروردگار وذكر لله سبحانه وتعالى لقل أوي كوا لەناو ئەم ناز و نیعمەتەی گۆشت خواردنین لەگەڵ ئەوەشە یادی خوای گەورەمان لەبیر نەچێ. واذكروا الله في أيام معدودات. واذكروا الله ذکری خوای گەورە گرنگە براکانم، هەر چۆن ئەو گۆشتە گرنگە بۆ لاشەی ئێمە چەندە دڵمان پێخۆشە و حەقی خۆشمانە دڵمان پێخۆش بێ، بخۆن و بخۆنەوە لە ڕزقی خوای پەروەردگار. كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور. بەڵام لەگەڵ ئەوەشایە ذکر و یادی خوای گەورەمان لەبیر نەچێ. ئەم چوار ڕۆژە تەکبیری خوای گەورە زۆر بکەین، چونکە خوای گەورە زۆر عەظیم و مەزنە. الله ئەکبەر الله ئەکبەر زۆر بکەین براکانم. لە ناو بازاڕە دەچی بۆ میێوانی، لە ناو سیارەکەتی دەی بۆ مزگەوت بەڕێوەی، لە دوای نوێژە فەرزەکان تەکبیری خوای پەروەردگار بکەین، الله ئەکبەر بکەین. کەواتە ئەو خۆراکە چەندێ پێویستە بۆ لاشەمان. بە هەمان شێوە ذکری خوای پەروەردگار زۆر پێویستە بگرە ئەولاترە بۆ ڕۆحمان، بۆ نەفسی ئینسان، چونکە ئەو دڵە براکانم وەکو درەختێک وایە، ئەگەر بێت و ئاوی نەدەی سیسە بێتەوە تێکەچێت، گڵاکانی ئەوەرێت. دڵی ئینسانش وایە. ابن القەیم ڕەحیمەه الله فەرمێ ئەگەر بێت و ئاوی نەدەی بە قورئان، ئاوی نەدەی بە ذکری خوای پەروەردگار، ئاوی نەدەی بە یادی خوای پەروەردگار، بە تەعظیمی خوای پەروەردگار، ئەو دڵت تێکەچێ، ئەو دڵت ژەنگە بە، ئەو دڵت ئەمرێت. بۆیە خوای پەروەردگار شرع الذكر من أجل خلق القلب من أجل ذكر الله سبحانه وتعالى. خوای پەروەردگار دڵی بۆچی دروست کردووە؟ لە پێناو ذکر و یادی خوای پەروەردگار. کەواتە براکانم قوربانیەکانمان سەربڕین بۆ خوای پەروەردگار. هەر کەسێک بەر لە نوێژەکەی قوربانیەکەی کردووە ئەوە قبوڵ نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک قوربانی پێش نوێژی جەژن سەر بڕێت ئەوە گۆشتێک کە پێشکەشی کردووە بۆ کەس و کارەکەی، بۆ ماڵ و منداڵەکەی. و هەر کەسێک دوای نوێژ گەڕایەوە قوربانیەکەی کرد ئەوە فەقەت ئەصابە سونەتەنا، ئەوە سونەتی پێغەمبەری خوای پێکاوە. لە کۆتاییشدا براکانم زۆر جا موسڵمانان پرسیاری ئەواکەن ئایا حەیوانکڕین ئێستاکە چەند جۆرێک هەیە لە بازاڕ؟ طبعا حەیوانکڕین سێ شێوەی هەیە. شێوەیەکیان جوزافەن بە گۆترا، ئەمەیان دروستە بالئیجماع. شێوەی تریان بە زوندێتی وەکو مریشک بکەی بەسەر قەپان، ئەمەشیان هەر دروستە. شێوەی سێیەمیان ئەوە مەعمەعە و خلافی لەسەرە، کاتێک قەسابەکە بۆ سەرە بڕێ گۆشتەکە کاتە سەر قەپانەکە ناوسک و سەرەکەی جیاکاتەوە بەس گۆشتەکە دەداتێ. ئەمەیان دروست نییە براکانم، ئەوە قوربانی نییە، وریابن. بەو دوو شێوەیە پێشوو بیکەن، یان بە گۆترا یان زیندە قەپانی بکەن و وەکو مریشک چۆن ئەکێشێ لەبان قەپان بە زوندێتی ئاواشە دروستە. ئەمما شێوازی سێەم ئەوە نابێ، بۆ چونکە نەبووەتە موڵشی تۆ. یەشێک لە کڕین و فرۆشتن بۆ ئەوەی دروست بێت ئەبێ بێتە موڵشی تۆ، پارەدا هاتە حەوزەی تۆ، ئەو جا دەیکەی بە قوربانی. ئەمما وەکو گۆشت بۆ خۆت بیسەنی دروستە، ئەمما بۆ گوێزەبانە بۆ قوربانی دروست نییە، ناشێت. داواکەم لە خوای پەروەردگار تاعەتی هەموو لایشی قبول کرد بێت،
جژنی هەموو لایەک پیرۆز بێ، گردنی هەموو لایەک ئازا بێ، گردنی یەکتری ئازاکەن. خی گەورە کاری هەموو لایەک ڕاستکە، عیبادەت و طاعەتی هەموو لایەک قبولکە. وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم.